دوای ماوەیەک لە ڕاوستان جارێکی دیکە هێرشەکان بۆ سەر بنکەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا لەلایەن میلیشیاکانەوە دەستی پێکردوتەوە، بەڵام ئەمە چ پەیامێک دەگەێنێت بۆ عێراق کۆبوونەوەی هاوبەشی نێوان وەزارەتی بەرگری عێراق و هەروەها ئەمریکا تا چەندە کاریگەری لەسەر مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دەبێت؟ ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم تاوتوێ دەکەم. بەڕێز فازل ئەبوڕەغیف شارەزای ئەمنی و سەربازی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز فازل سپاسکە لەگەڵ کوردستان 24 دەستپێکردنی جارێکی دیکە هێرش بۆ سەر بنکەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا چه پەیامێک دەگەیەنێت؟ مەترسیەکەی بۆ چه لایەنێک زیاتر دەبێت؟ بە ناوی خی بەخشندە میهرەبان سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24 پێویستە ئێمە خوێندنەوەیەکی ورد بۆ ئەم بابەتە بکەین، ئەویش بابەتی هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا. ئەمە شتێکی تازە نییە، چونکە ئەو هێرشی ئەنجام دراوە کۆتا هێرش نییە و یەکەمین هێرشیش نەبووە. هەر لەبەر ئەوە پێم وایە هێرشانە پەیامێکیان هەڵگرتووە، پەیامەکەش ئەوەیە کە ئێمە ڕازی نین بە هەبوونی ئێوە لەسەر خاکی عێراق، سەرباری ئەوەی کە حکوومەتی عێراق و بەشێک لە هێزە سیاسیەکان ئاماژەیان بەوە داوە کە هەبوونی هێزەکانی هاوپەیمانان جۆرێک لە گرنگی تێدایە بۆ عێراق و پێویستە لە ڕێگەی گفتوگۆ و باس لە کۆتایی هاتن بە ئارکەکەیان کرێت. بەڵام پێم وایە کە ئەم هێرشانە زیاتر سەقامگیری عێراق دەخەنە مەترسیەوە، ئاسایشینەتەوەی عێراق ڕوبەڕووی کێشە دەکەنەوە، چونکە ئێستا ئەمنی و ئاسایشی ناوچەکە کێشەی لەسەر بەبێ هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان عێراق توانای بەرگریکردنی لە خۆی هەیە، بە تایبەتی کە ئێستا مەترسی لەسەر سنوورەکانی عێراق بە گەڕانەوەی شانە نووسەکانی داعش و کۆمەڵێک کێشەی ئەمنی دیکە هەیە. عێراق دەتوانێت خۆی ئەم کارە بکات؟ یەکەم شت ئەم قسەیەکی زۆر ورد نییە، چونکە ئێستا عێراق خاوەنی هەموو پێکهاتەیەکە بۆ بەرگریکردن لە خۆی، هێزی هەیە، هەروەها هێزی وشکانی هەیە، دەستگای هەواڵگری هەیە، دەستگای بەدواداچوونی هەیە. عێراق تا ڕادێکی باش سەرکەوتوو بووە لە کۆنتڕۆلکردنی سنوورەکانی، فەرماندەی پاسەوانی سنوور سەرکەوتوو بوون لە دروستکردنی دەیان کیلۆمەتر لە دیواری کۆنکرێت و تەل لە سنوورەکانی عێراق و سووریا. ئەمەش مانای وایە کە سنوورەکانی عێراق لەگەڵ عێراق بەهێزن، ینی ئەو دیواری کە دروستیان کردووە نزیکەی 3 مەتر و 6 سانتیمەتر بەرزە، هەروەها لە هەندێک شوێنیش خەندەقیان لێداوە لە سنوورەکان. ئەمەش مانای وایە کە عێراق تا ڕادەیەک توانای هەیە کۆنتڕۆڵی سنوورەکانی خۆی بکات، چونکە هەم خاوەنی هێزی چەکدارە و هەم خاوەنی پاسەوانی سنوورە. لەگەڵ ئەوەشدا سنوورەکانی لە هێزەکانی داعش یاخود سنوورەکانی لە بازرگانانی مادەی هۆشبەر پا کردوێتەوە. هەروەها هێز ئەمریکانی عێراق لەگەڵ هێز ئەمریکانی هەرێمی کوردستانیش هەماهەنگیان هەیە، شانەی هاوبەشیان هەیە لە نێوان هێزەکانی ئاسایش و هێزەکانی حکوومەتی فێدراڵی. پێم وایە کێشەکە ئەوەندە گەورە نیە کە میدیاکان باسی دەکەن. زۆر باشە، بەڵام لە دوا کۆبوونەوەی وەزارەتی بەرگری ئەمریکا لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق لە ئەمریکا کە 24 تەمووز ڕاگەنراوێکیشیان بڵاو کردەوە، باس لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان نەکراوە. ئەوان دەڵێن پێویستە هەماهەنگی زیاتر هەبێت بۆ ڕووبەڕووبوونەوەی کێشە ئەمنیەکان لەگەڵ پێشمەرگەش لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە. ئایا ئەم گوشارانە دەرەنجامی ئەو ڕێککەوتنێ استراتیژیە کە لە نێوان بەغدا و ئەمریکا هەیە لایەنێک ئەیانەوێت بە هەر شێوەیەک بێت هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بکشێنەوە؟ ئەم لیژنەیە لیژنەیەکی پلە باڵایە، کۆمەڵێکی زۆر فەرماندەی تێدایە لە سەرجەم دەستگاکانی عێراق، کۆمەڵێک فەرماندەی تێدایە لە سەرجەم پێکاتە سەربازیەکانی عێراق. ئەم لیژنەیە ئەو لیژنەیە کە ڕێکارەکان و یاخود مەترسیەکانی داعش لە عێراق هەڵدەسەنگێنێت. من پێم وایە کە ئێستا عێراق پێویستی بە هێزی وشکانی شەڕکەر نییە. ئێستا عێراق پێویستی بەوەیە پەرچەک بکرێت، پێویستی بەوەیە سوپاکەی گرنگی زیاتری پێ بدرێت. ئەگەر تۆ پێم بڵێ عێراق پێویستی بە هێزی وشکانی شەڕکەر هەیە، پێ دەڵم نەخێر بە هیچ شێوەیەک. بەڵام عێراق ئەوەی پێویستێتی ئێستا دەستگای هەواڵگریە، هەماهەنگی هەواڵگریە، هەواڵگیە لە بواری سەربازیدا، پێویستی بە پڕچەکردنە، پێویستی بە کاروباری سەربازی پێشکەوتووەیە. هەر لەبەرەوە
ئەم هەردوو لایەن ڕێککەوتون کە لیژنەیەکی دیکە هەڵسەنگاندن بۆ ڕێکارەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بکات. پێم وایە ئەم لیژنەیە کە ئێستا کارەکان بەڕێوە دەبات لەگەڵ ئەمریکا لیژنێکی سیاسی نیە بەڵکو زۆر لیژنێکی سەربازیە. هەموو ئاماژانەی کە بەڕێزیشت ئێستا باست لێوە کرد و کێش ئەمنیانەی کە هەیە بە تایبەتی لە دوای دەستپێکی شەڕی نێوان حەماس و ئیسرائیلەوە هاوکات ڕێکخستنەوەی داعش لە سنوورەکانی عراق بەگشتی و کۆمەڵێک جموجۆڵی دیکەی ئەمنی ئایا مەترسی هەڵگیرسانێکی شەڕ لە ناوچەکەیە بڵێن لە عراق لێ دەکرێت؟ یەکەم شت پێم وایە کە 7 ئۆکتۆبەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕی هەروەها بوو بە خاڵی گۆڕانکاری جەوهەری لە ڕووی سیاسیەوە هەروەها لە ڕووی سەربازیەوە لەسەر ئاستی جیهان و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش چونکە بەشێکی زۆر وڵاتەکان سیاسەتی خۆیان گۆڕیوە بۆ نمونە پێش 7 ئۆکتۆبەر بەشێک لە وڵاتەکان دەیانویست پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە بەڵام هەڵوێستیان گۆڕی بەشێک لە وڵاتەکان دەیانویست ئاشتی بێتە کایەوە بەڵام هەڵوێستی خۆیان گۆڕی لەبەر غەزە لەبەرەوە پێم وایە کە ئەم خاڵی 7 ئۆکتۆبەرە کێشەیەکی زۆری دروست کردووە کاریگەری کردووە سەر عێراق و سووریا کاریگەری کردووە سەر ئەو سێ گۆشەیە کە پێی دەوترێت سێ گۆشەی ترسناک بریتە لە سێ گۆشەی تورکیا و سووریا و عێراق چونکە لە چەند هەفتەی ڕابردوودا بینیمان قەیرانەکان لەو ناوچەیە قوڵتر بوونەوە کە ڕێکخراوی داعش لەو ناوچەیە بینیمان چۆن هەوڵیدا کە خۆی بەهێز بکاتەوە تەنانەت داعش ئێستا دەستی گەیشتووەتە عومانیش لەوێ کردەوەی تیرۆریسی ئەنجام داوە تەنانەت دەستی گەیشتووەتە وڵاتانی ئەفریقاش. چۆن ئەم بابەتە خوێندنەوەی بۆ دەکرێت یا بڵێن کاریگەریەکی لەسەر داهاتووی سیاسی و ئەمنی عراق دەبێت بۆ پێیکە بەشێک لەلایەنەکان لەگەڵ دەرچوونی هێزەکانی ئەمریکان بەشێکیان لەگەڵەوە نین کە هێزەکانی ئەمریکا و هەڵپەیمانان دەرچن بە تایبەتی ئەوانەی کە لەژێر هەژمونی وڵاتانی دراوسێ عراقن ئەمە ناکۆکی لە نێوان لایەنەکان دروست ناکات؟ یەکەم شت دابەشبوون هەیە سەبارەت بە هەبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق دابەشبوونەکە بەم شێوەیە کە زۆرینەی خەڵک پێیان وایە کە پێویستە ڕاوێژکارەکانی ئەمریکا بمێنەوە پشتیوانی هەواڵگری و سەربازی پێشکەشی عێراق بکەن بەڵام لە بەرامبەردا کۆمەڵ خەڵکی دیگەهان پێیان وێ ئەو هێزانی ئەمریکا کە ئێستا لە عێراقن هێزی شەڕکەرن پێویستە لە وڵاتەکە بچنە دەرەوە بەڵام ئێمە لەگەڵەوە داین کە پێویستە بە شێوەی ئاشتیانە قسەیان لەگەڵدا بکرێت و پلاندا بندرێت بۆ ئەوەی کە بە شێوەیەکی سیستەماتیک و هەنگاو لە دوای هەنگاو عێراق بەجێ بهێڵن بەتایبەتی پێویستە ئەو عێراق پێویستی بە کەسی ژیر و لۆژیکی هەیە لۆژیکەکانیش بنەماکانیان یاخود هەڵوێستەکانیان لەسەر هەڵسەنگاندن و خوێندنەوەی دۆخەکە بنیاد دەنێن لەلایەکی دیکە شەوەکو قسەت کرد بێگومان دەوڵەتانی ناوچەکەیش گوشار دروست دەکەن بۆ نمونە دەوڵەتانی ناوچەکە لە عێراق لە لوبنان لە سووریا گوشار دروست دەکەن و دەستیان هەیە پێم وایە کام شەڕێ هەیە شەڕی نوێنەرایەتیە بە نوێنەرایەتی وڵاتانی دیکە ئەنجامە عێراق پێویستی ئەم شەڕە نییە. زۆر سپاس بەڕێز فازڵ ئەبوڕەغیف شارەزای ئەمنی و سەربازی لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.